یەکێتی و پارتی و کۆبوونەوە تایبەتەکە. بارزانی و تاڵەبانی خەمبار و بێتاقەت بوون. دوای زیاتر لە 7 ساڵ بایکۆتکردن و نەبینینی یەکتر، دوجار بارزانی باوک و تاڵەبانی کۆڕ چاویان بە یەکدی کەوت، بەڵام چاوپێکەوتن و دیدارێک کە لە دۆخێکی قورس و تایبەت و هەستیاردایە. هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم بە هەستکردن بە مەترسیەکی نێوخۆیی و ئیقلیمی قورس دەستیان کردووە بە دانوستان و دانیشتنەکان، بەڵام جیاوازی ئەم جاراوەیە کە هەردوولا دەزانن دۆخەکە بۆ هیچ کامیان و تەنانەت بۆ خەڵک و شەقامیش باش نییە. بەغدا بە تەواوی دەستی لە قوڕگی کورد گیر کردووە و لە هەموو لایەکەوە گوشاری هێناوە و دەیەوێت بە ڕاگررتنی موچە و بودجە لانیکەم درزێکی گەورە بخاتە نێو ماڵی کورد، تاوەی پێشتر بە هەڕەشە و گوڕەشە دەستی نەدەکەوت، ئێستا بەم سیاسەتە نوێیە دەستی بخات. هەر بۆیە یەکێتی و پارتی بە هەستکردن بەم دۆخە پڕ ئاڵنگاریە هاتنە سەر مێزی گفتوگۆ و دانوستان. ماوەیەکە لایەنە شیعەکان خەریکی ئامادەکردنی پێشنیازێکن کە دەڵێت سلێمانی جیا بکەنەوە و موچەتان بۆ دەنێرین. هەر بۆیە یەکێتی و پارتی بە ئاوازهێنان لە هەموو پێشمەرجەکانی پێشوو کە بۆ یەکتریان هەبوو دانیشتنەوە. دۆخی نێوخۆیی هەرێمی کوردستان تەواو قورس و هەستیارە، بێبازاڕی و نەبوونی موچە و خراپی کارەبا و ئاو وای کردووە کە لایەنە سیاسیەکان لانیکەم مشوری دۆخەکە بخەنە پێش ئەو کارانەی پێشتر کە بە دەردیان نەیدەخوارد. یەکێتی و پارتی لاوەها دۆخێکدا جگە لە نزیک بوونەوە و یەکبوون و وەلانانی ناکۆکیەکانیان هیچ بژاردەیەکی تریان نییە، بە تایبەت کە دۆخی ناوچەکە خۆی دەکوڵێت و جەنگی ئێران و ئیسرائیل و پێکدادان ئاسمانیەکانیان دیسان لە لێواری سەر هەڵدانەوەدان. کۆبوونەوە چاوەڕوان نەکراوەکەی یەکێتی و پارتی هەر تەنها بۆ تاوتوێکردنی موچە نەبوو، بەڵکو پێکێنانی کابینەی نوێ حکوومەتیش بژاردەیەکی تری سەرمێزەکەی بارەگای پیرمان بوو. ئەم هەفتەیە بۆ کورد و هەرێمی کوردستان هەفتەیەکی تەواو یەکلاکەرەوە دەبێت، بە تایبەت کە بەشێک لە لایەنە شیعەکان هەڵوێستیان لەبارەی کورد و شایستەداراییەکانیان گۆڕاوە و لە ئێستادا پێچەوانەی بەرەکەی تر هاو هەڵوێستن. بەپێی زانیاری و بەدواداچوونەکانی تیوار و پێشبینی زۆربەی چاودێرانی سیاسی، ئەم چەند ڕۆژە زۆربەی پرسە سیاسیەکان لانیکەم یەکلایی دەبنەوە و دۆخەکە هەفتەی داهاتوو پێدەنێتە قۆناغێکی دیکەوە.